دوای ساڵ و نیوێک لە ڕاگررتنی پێشانگاکان بەهۆی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا پێشانگایەکی نێودەوڵەتی بە بەشداری دەیان کۆمپانیای 8 وڵات لە شاری هەولێر کرایەوە. پێشانگاکە بەرهەمی جیاوازی لە بوارەکانی بازرگانی و پیشەسازی و بیناسازیدا تیادا نمایش کرا. ئەو پێشانگایەکە تقریباً 8 بۆ 9 وڵات بەشداریان تێدا کردووە، 84 کۆمپانیا تێدا بەشدار بووینە. ئێتر بە هیوان ئەمڕۆکە یەکەم ڕۆژی پێشانگایە بە ئێستانیشەکە بەڕێوە بچێت. ئەو پێشانگایە تایبەتە بە بیناسازی، پیشەسازی و بیناسازی. ئەو کۆمپانیانێک کە بەشداریشیان کردو لەو 8 وڵاتە هەمویان تایبەتن بە پیشەسازی. ئەو کۆمپانیایانەشی کا لە پێشانگایەکەدا بەشداربوون دەڵێن ئەو جۆرە پێشانگایانە گرنگی تایبەتی خۆی هەیە بەهۆی ئەوەی نێودەوڵەتیە دەبێت باشترین کوالێتی مواد پێشکەش بکرێن و هاوڵاتیان و خاوەن پرۆژەکانیش دەتوانن ڕاستەوخۆ سوود لەو پرۆژانە وەربگرن. جیاوازیەکەی یعنی باشترە لەوەی کە لە بازاڕی هەیە. زۆر جیاوازە طبعا. مثلا لۆ نمونە لە بازاڕی خەڵک کە دەچی تێلی دەکڕی، مثلا ئەوەی تێلی کە هەیتمان تێل دەکڕی هەروە تێدەگەی تێلێکی باریک و تەواو. ئێستا ئەمە تێلمان هەیە تا 5 ملیمی دەتوانین بکەینە ئیش. ئەوە جیاوازش زۆرە چکە تێل خوارکردنەوە زۆر زەحمەت هەر بە قسە ئەوەیە ینی لۆ جیاوازەکی گەورەیە. بەڵێ Burada da yaklaşık 4 yıldır buradayız. 4 yıldır Erbil'de. کۆمپانیاکەمان لە ساڵی 1996 دروست بووە لە ئەستەنبۆڵ. ماوەی 4 ساڵیشە لە وڵاتی عێراق وەچیری سەرەکیە لە بواری مۆلیدە و تەشغیل. هیواخوازم ماوەیەکی زۆر لە کوردستان بم و کار بکەم. هیواخوازیشین بتوانین لە هەنگاوەکانی داهاتووشدا بەشداری لەم جۆرە پێشانگایانەدا بکەین. ئێمە زیاتر لە 80 دەوڵەت کاڵاکانی خۆمان خستۆتە ڕوو کە موادی تایبەتن. ئەو موادیمە مەسەلاً لە شوێنی لەبەخ بەکاردێت کە عەزلێکی زۆر دەکات لە ڕوتوبە و لە سوتان و لە دەنگ و لە گەرمی و ساردی کەوا دەکە مەسەن ڕێژێکی زۆر کەمتر سپلیت و گەرمکەرەوەکان لە مەسەن لە هاوین و زستان بەکاربینی و ئەو شتانەی لە ژۆرە بەکاردێن لۆ گەرمکردنەوە ساردکەرەوە مەسەلاً بە ماوەکی زۆر درێژ ئەمجا مەسەلاً ئەو وزەی کە هەیەی لە ژوورەکان دەستە دەرەوە، یان بە مونتەزێکی زۆر سادە و بە کولفەتی زۆر مناسب بە مقارنەتەن بە مەتریاڵەکان دیکە کە هەیە لە ئێستای بازار و ئەوە لۆ جەوی کوردستانی خۆمان و عێراق زۆر مناسبە. لە پێشانگاکەدا کە ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت زیاتر لە 80 کۆمپانیا بەشدارن. کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی بۆ بواری بازرگانی و پیشەسازی و بیناسازی وا دەکات زۆڵا بکەوێتە بازاڕەکان و بەرهەم و دروستکراوی پێشکەوتووی وڵاتانیش بگاتە هەرێم. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.